نرخەکانیش وەکو پێویست لە بەرژەوەندی فەلاعینی بەڕاستی فەلا زەرمەندە و ساڵتە ئێستا ئەو دەقی مەقسەتی داکەین. لەگەڵ هاتنی وەرزی هاوین و گەرما وردە وردە بەرهەمی ناوخۆی جوتیارانیش پێگات، بەڵام ئەوەی گرفتە بۆ جوتیاران ئەم ساڵیش هاوشێوەی ساڵانی ڕابردووەوەیە کە بەرهەمەکانیان جگەلەوەی کە ساغ نابێتەوە پارەش ناکە لە بازار نرخەکەی لەگەڵ ئەوەی لەگەڵ پێگەیشتنی ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە دابەزی نەکات. من ئێستا لە گومرگی شاری سۆرانم لێرە ئەو بەروبوومانەی کە هەیە بەشی هەرە زۆری بەروبوومی ناوخۆیە. بە نمونە ئەگەر باسی بکەین ئەمە پیوازە کە لایلۆنێ پیوازی ئاوا کە نزیکەی 22 کیلۆ بێت لە وەرزی زستاندان نرخەکەی زیاتر لە 15,000 دینار بوو، بەڵام ئێستا بەگشتی نرخەکەی لە نێوان 6,000 دینار بۆ 7,000 دینار و بگرە کەمتریش. و یەکی تر لەو بەرهەمانەی کە ئەم ساڵ پارە ناکات یاخود نرخێکی زۆر کەمی هەیە بەرهەمی تەماتەیە. ئەمە بەرهەمی ناوخۆی تەماتەی کوردستانە، بەڵام ئێستا سندوقێک تەماتەی ئاوا کە نزیکەی 10 کیلۆ بێت نرخەکەی لە بازارە فرۆشرێت بە 2000 بۆ 2500 دینار. ئەوەی کە هەیە بڵێم کولەکەش هەیە لێرە، ئەویش بە هەمان شێوە زلفێ کولەکە کە نزیکەی 22 کیلۆ بێت ئەویش بە هەمان شێوە نرخەکەی لە 6,000 دینار تێپەڕ ناکات. ئەو بەرهەمانەی کە لێرەن هەمویان بەرهەمی ناوخۆن، بەڵام جوتیاران گلەیی ئەویان هەیە، فرۆشیارانیش بە هەمان شێوە باس لەوەکەن کە ئەو کاتانێک کە بەرهەمی ناوخۆنیە نرخی شتەکان گرانترە، بەڵام لەگەڵ پێگەیشتنی بەرهەمی ناوخۆ نرخیان دابەزێت. کاگاراز لێرێ منەی دوێنم کاگارا سڵاوت لێبێ خۆکار چیە لەگەڵ پێگەیشتنی بەرهەمی ناوخۆ نرخیان دابەزێت دێتە خوارەوە. سەرەتا بەخێر بن وڵا هۆکارەکان یەک دوو هۆکاری سەرچی هینە، یەکان بەربوومێکی زۆرمانە لە خوای بەزیادی بین، ئەوە سەبەبەکەوە بەرومەکە زیاتر لەوەی کە خواست لەسرە ئیدی کەوشیان بێموچەیش ینی یەکجار بازاری هینایتە خوارە و ئەگەنا بەرومەکە لە خوای بەزیادمی هەمووی بە زۆرەوە هەیە. نرخەکانیش وەکو پێویست لە بەرژەوەندی فەلاعینی بەڕاستی فەلا زەرمەندە و ساڵتە ئێستا ئەو دەقی مەقسەتی داکەین.